سڵاو طبعا سێ نەوع ئیدارە هەیە لە بەڕێوەبردنی شەریکات. یەکێک لەوانە وەکو ئەوەی کە چۆن بیل گێتس پێشتر ئەوەی دەکرد کە هەموو مۆزەفێک دەبی ئاخر کۆتی خۆی بەکاربێنی، ئاخر ئەوەی خۆی ئەگەر هەر مۆزەفێک لە ئەدای خۆی دابەزی لە کواڵتی خۆی دابەزیتن ئەوە احتیمال دەربکرێ، احتیمال لە ڕەزیل بکرێ. هەروە وەکو شەریکەی مایکرۆسۆفتی کۆن، وەکو ئیلۆن مەسکە ئەوەندەی خەڵک باسی دەکات کە لای ئیشی کرد و دوای وازی هێناوە. هەروە ئیدارەیەکی تر کە وەکو نۆکیای کۆن کە بە هیچ نەوعک باوەڕ ناکە کە ئەو تەکنۆلۆژیای هەیتیان ئەو سرویسانەی کە هەیتی ئەوە بەسەر چووە منافسەکانی بەرەبەرە دێن ئەوە بازاری لێ دەخۆن، ئەو بەبێ ئەترافەکە هەر بە پۆزەوە وەک وابی ئەو نمبەروەنە هەر نمبەروەنیش دەمینێ. ئیدارەی سێمیش وەک ڕێزێک لە بینی مۆزەفەکان و لە بینی ئەوەی هەر مۆزەفێک چانسی دەدرێتێ غەڵەت بکات دووبارە ئیش بکاتەوە، یان هەر مۆزەفێک بەنەوعک لە نەوعەکان کە فکرێکی هەیە تەتەوڕ بۆ مۆزەفە بکرێت و زیاتر گوێ لێ بگیرێت، زیاتر ڕێزی لێ بگیرێت، زیاتر ئەوە هەوڵ بدرێت کە ئەو کەسە تەزیعبی بۆی بەردەوام بی لەو پرۆژەی کە هەیتی. بۆچی باسی ئەو شتتان بۆ دەکەم؟ باسی ئەوەی دەکەم دوونێ پۆستێکم کرد ئەو ڕۆژە پۆستێکم کرد لە پیجەکەم لە فەیسبوک، باسی ستیڤ بالمەرم دەکرد کە ئەتا ئێستا یەکێکە لە خراپترین CEO بەڕێوەبەری گشتی کۆمپانیاکان کە لە ژیانم دیدم. طبعا ساڵی 2000 ئەو کاسە دەبێتە CEO کۆمپانیای مایکرۆسۆفت پاش ئەوەی کە سومعە خراپەکەی بیل گێتسی لەبەرەوەی بیل گێتس کات خۆی سیستەمێکی هەبووە لە ئیدارەکردنی شەریکەی مایکرۆسۆفت. طبعا ئێستا هەموو خەڵک مەتحیسی بیل گێتس دەکا کە دەڵێ کابرایکی باشە ئەوەن دەخێ دەکا ئەو شتانە. ئەو کابرای یەک تەبیعەتی هەبووە، یان دەبا خۆی ڕقم یەک با لە بازاری، یان دەبا منافسەکانی تەخت کردبا. ینی بۆ نمونە ڤیدیۆیەکشم دروست کرد بوو لەسەرەوەی کە نێتسکەیپ کە یەکێک بووە لە ڕکابەرەکانی ئینتەرنێت ئەکسپلۆرە لە ساڵی نۆتەکان کە دەردەچێتن و هەموو بازارەکەی دەباتن زۆر هەوڵ دەدا بیکڕێتەوە. بە دوای ئەوەی کە ناتوانانی بیکڕێتەوە وەکو ئیمێلەکە ئەو کار ئەوە نەبووە بۆ هەموو مۆسەفەکانی کۆمپانیا دەنێری بڵاویش بۆ تۆ کە هەر کەسێک بتوانێت لە بەشی خۆی لە پۆزیشنی خۆی بە هەموو نوعک لە نەوعەکان بە شێوەیەکی زۆر توند و ئەگرسیڤ هجوم بکەنە سەر نێتسکەیپ. ئەوجا بیل گێتس ئەو سیستەمەی هەبوو لە ئیدارە شەریکەک ئەگەر بتوانم منافسەی بکەم دەتوانم منافسی هەر شەریکێک ینی بزانم کە ڕکابەرمە محاول دەکەم بە هەموو نوعک لە نوعەکان ئیستحواز بکەم لەسەری بیکردمەوە. ئەگەر نتوانم بە هەموو شێوەیەک لە شێوەکان لە نایی ببەم. تقریبا ئەو سیاسەتە لە سیاسەتی مارک زوکەربێرگ نێزیکە هەر شەریکێک کە زانی باشە هەوڵ دەدەم بیکردمەوە، ئەگەر نتوانم بیکردمەوە کۆپی دەکەم. ئەو بەس ئی بیل گێتسی کۆپیەکە نەبوو، تۆزێک تونتر بوو. ئیتر دوای ئەوە لە بۆردی شەریکە هەوڵێکی زۆر دەدرێت کە بیل گێتس لە کۆمپانیای لا بدرێ. دوای ئەوە کە ساڵ 97 ستیڤ جۆبس لا دەدرێ، ئەو کات ستیڤ بالمەر دێتە شوێنی. ئەو کاتێک کە ستیڤ بالمەر دێتە شوێنی نزیکەی 14 ساڵ لەو پۆستە دەبێتن. ئەو 14 ساڵە دەبی سەد خۆزگەم بڵێ بە مایکرۆسۆفت. طبعا ستیڤ بالمەر ئێستا ئەگەر بچی لە یوتیوب تەماشاکەی هەر ڤیدیۆی کابرایەکی نازانم وەکو ئەوەی هەڵدەپەڕی لەسەر ستێجی هات و هاوار و فۆزا و شتێکی دروست کردیە و کە وەک وابی پرۆدەکتێکی بڵاو کاتەوە ئەو شتانە ئیدارەکردن بۆی نابی. ساڵی 97 کە ستیڤ جۆبزی دەینەوە کۆمپانی ئەپڵ، پاشەوەی کە کۆمپانی ئەپڵ وێران دەبی بە نائیلازی دەهینەوە کە پێشەوەی پێشتر بە خۆیان دەریان کردیە، زۆر بە هادیئی زۆر بە هێواشی ئیش لەسەر پرۆژێک دەکا. ئەویش پرۆژەی ئایپۆدە. هەمووتان باش دەزانن مۆزۆی ئایپۆد، دوای ئەوە ئایپۆد چ بوو، دوای ئەوە ئایفۆن و شتانە. ئەویش هەر ناوی ستیڤ بوو. بە ستیڤ بالمەر لەوێن دەرەوە زۆر بە ئینادی هەستا نەفسی سیاسەتی بیل گێتسی کە بەکاری بیل گێتس بەکارینەوە هەستا ئەو سیاسەتی بە دووقات و سێقات بەکاردێنە. لە ئیجتیماعەکان مۆزەف غەڵەتی کرد بە حەیان دەبڕ ڕسویان دەبر، ینی دوورمە بینە مۆزەفەکان بە کورسی و فڕەدابە هاتووار بەسەر مۆزەف غەڵەت بکات تەواو وەک وابی کفری کردبی. ئیتر هەرچی قەرەڕاتی غەڵەت هەیە لەو کاتەی مایکرۆسۆفت کە دایتی هەمووی لە کاتی ستیڤ بالمەری بووە. تەوان ستیڤ بالمەر دوای ئەوەی کە بەرەبەرە ساڵی 2007 کە ئایفۆن دەردەچی، دوای ئەوە ئەندرۆید دەردەچی، دوای ساڵێک و شتێک دوای ئەو هەر بە ئینادی خۆی هەر دەیەوێ هەموو وەکوابی هەموو تەکنۆلۆژیا هەموو کەون و تەکنۆلۆژیا دەبی لە ناو مایکرۆسۆفتی لەبەرەوەی ئەوان ویندۆزیان هەیە بە هەموو شێوەیەک لە شێوەکان دەبی هەموو شتێک ڕەبی بە ویندۆز. ئەو کات چوو بە حساب کۆمپانیای نۆکیا بکردەوە، دوای ئەوەی کە زۆر محاولەی کرد کە ویندۆز فۆنی ئەکتیڤکە ینی وەکو سۆفێر ینی ئەو ئیقبالە زۆری نەبووی. تروتیان مێبی لەوانەی خەلەکە لە شەریکە چاڕوێر بیچوو کۆمپانیای نۆکیای کڕیەوە. تەوان کۆمپانیای نۆکیای کە کڕیەوە
ب7 ملیار دلار خۆی نۆکیا ئەسڵەن وێران بوو نۆکیا ئەو کات ئیدارەی لە ئیدارەی مایکرۆسۆفت وێرانتر بوو خۆی اعترافی بە ئایفۆن و بە ئەندروید نەدەکرد و ئەسڵەن هەستی نەدەکرد مەتریسێکی کە لەسەر نۆکیا باوەڕیان بەو بیرۆکەیە هەر نەبوو چۆن دەچی ئەوەی دەکرێەوە کۆمپانیای نۆکیا طبعاً 7 ملیاری هەر لە ئاوێ کرد چونکە مایکرۆسۆفت پاشوی کە ویندۆزی ئەکتیف کرد لەسەر نۆکیا خۆمان باش بەڵزانیم لە بیرمە ئەو کات مەبیعاتی هەر سفر بوو نەک لە هەموو دنیا حتا لە خۆشمان لە عێراق لە کوردستان چەند خەڵک ڕکلامیان بۆ دەکرد و چەند ئەوە و هەرچی ئەوە بوو لە مۆڵەکان کەس نەیدەکرێت لەبەر ویندۆز فۆن شتێکی زۆر ناخۆش و ئیزعاج بوو بەکارهێنانی بە هیچ نەوعێک لە نەوعەکان نەدەگەیشتە ئەندروید و iOS لەبەرەوەی ئەندروید و iOS ئەو شتانەی کە خەڵک پێویستی پێ بوو ئەو کەسانی کە خەڵک پێویستی پێ بوو کە سمارتفۆن بچێتە هەنگاوێکی تر ئەو دوو کۆمپانیا پێشکەشیان کرد گوگل و ئەپڵ بەس ویندۆز فۆن و نۆکیا زۆر لە پاش بوون هەر بە عەقڵیەتە جارانەکەی خۆیان نیشانە کرد بۆیە بە هیچ شێوەیەک لە شێوەکان نەیانتوانی منافسە بکەن ئیتر دوای ئەوە کە ستیڤ بالمەر تا ساڵی 2014 لەسەر پۆستە بوو کۆمپانیای مایکرۆسۆفت لەو کاتەی پێشەوەی کە ئەو دەست پێ بکە کۆمپانیای مایکرۆسۆفت مارکێت کاپی یعنی قیمەی تەسویقی بەرزترین کۆمپانیای تەکنۆلۆژیا بوو لە هەموو عالم دابەزی بۆ نیوە یعنی لە یەکەم نەما ئەسڵەن قیمەی مایکرۆسۆفت ئەگەر بۆ 100 میلیۆن بی زمانی ستیڤ بالمەری کەوازی هێنا بۆ 50 میلیۆن ئیتر بزانە ئەو زەرەری کە بە شەریکی گەیاندووە طبعا ئەو ڤیدیۆ تۆزێک دوور درێژ دەبی بەس ببورن تۆزێک زانیاری زۆر تێدایە بۆتان باز دەکەم ئیتر دوای ئەوە کە بە زەختێکی زۆر هەوڵیاندا کە ستیڤ بالمەر لە ئیدارە لای بن ئیتر هەر ئەو دقیقە لابرا پشکەکانی کۆمپانیای مایکرۆسۆفت نزیکەی 107 نرخی هەستا لەبەرەوەی بەس ئەو کابرایان لە کۆڵ بێتەوە ئیتر زۆر هەوڵیاندا نەفرێک لە دەرەوە بێنن بۆی ئەو کۆمپانیایە بەرەو یعنی بینۆ سەر قاچی خۆی بینۆ سەر پێی خۆی دووبارە بتوانانی منافسەی ئەو شەریکاتانە بکە لەبەر ئەوەی ئەو کا زۆریان دانا وەک ئەوی CEOی کۆمپانیای نۆکیا بینەوە یان CEOی کۆمپانیای فۆرد کە ئالەمولالی کە کابرایەک بوو کۆمپانیای فۆردیش ئەوی زۆر لە پاش بوو کەوت بە دواوە هێناوی سەر وازیە و سەر ستێج کەس نەیدەوێرا ئەوە بکاتن لەبەرەوەی ستیڤ بالمەر تەکنۆلۆژیایەک و سیستەمەکی بەکارهێنا بوو کە هەرچی ئەو کەسەی لە ئیدارەی و شەریکە بوو هەمووی ستایل و عەقڵێتی وەچی خۆی بوو هیچ کەسێک نەدەوێرا و جورئەتی نەدەکرد بێ کۆمپانیای مایکرۆسۆفت وەرگری ئیش لەسەر ئەوی بکە مایکرۆسۆفت چاپ کاتۆیان بەرەو ئەوی تر بە ئیتر باشترین حەل ئەو کات بوو نەفرێک لە ناو خۆی کۆمپانیا بێنن بیکەنە CEO ئەوەش تۆزێک ڕیسکیە لەبەرەوەی ئەو کەسانەی کە لەوێن دەرن ئەو یعنی ئەو خیبرە زۆریان نییە ئەو مستەوایە باشیان نییە ئیتر ئەو کات هەمویان ئیشیان کرد لەسەرەوەی هەر کەسێک بێتە مشکلەمانیە بە ستیڤ بالمەر بڕوا ئەو کات مهندیسێکە بوو ناوی ساتیا نادێڵا بە ئەسڵ هیندیە کە لە شاری حیدراباد لەدایک بووە ئەو کات ئەو ئیش لەسەر پرۆژێک دەکرد پرۆژەی ئەژور کە ئەو پرۆژەی ئەژورەتی وەکو ئەوەی ئێستای گوگل کلاود و ئای کلاودی ئەپڵی ئەوە ئیشی لەسەر وێب سێڤیسی دەکرد کە کۆمپانیای مایکرۆسۆفت هەیە بوو طبعاً کە یەکەمین جار ئەو کابرای هات پێشەوەی دەست پێ بکە ئەو قەرارە غەڵەتانەی کە درا لە زمانی ستیڤ بالمەری هەستا هەوڵیدا کەلتوری کۆمپانیای مایکرۆسۆفت بگۆڕی ئەویش ئەو بوو کە ڕێز لە مۆزەف بگیرێ گوێ لە مۆزەف بگیرێ مۆزەف قەراری بدرێتە دەستی کە خۆی مۆزەفەکە قەرار بدا هەر مۆزەفەک فکرەیەکی هەیە زیاتر بیرۆکەیەکی زیاتر تەتەور بۆ مۆزەفە بکرێ زیاتر تەزویع بکرێ بۆی ئەو فکرێ بەرەو پێشتر ببە هەروە هەر مۆزەفە غەڵەتی کە تەواو ئەخەی دنیا دووبارە چانسی بدرێتەوە طبعاً ئەو عەقڵیەتەی ئەو کەلتوری مایکرۆسۆفتی بە تەواوەتی لەو بوارە گۆڕی دوای ئەوە بڕیاریدا کە دەست پێ بکە ئەو فکرە قۆڕانی کە پێشتر هەیەم و بە هەمووی بگۆڕی یەکێک لەوانەیە کە هەر کە ساتیانە دڵە هاتە سەر ئەو پۆستە یەکەمی شت بەرنامەکانی مایکرۆسۆفت ئۆفیسی بڵاو کردو لەسەر iOS و ئەندرویدی کە ئەو پێشتر کفر بوو لە زمانی ستیڤ بالمەری لەبەرەوەی ئەوان هەموو شتێکیان هەستیان دەکرد کە مایکرۆسۆفت سنتەری کەونە مایکرۆسۆفت هەموو شتێک دەبی ڕەبط بکرێتەوە بە مایکرۆسۆفت و بە ویندۆز طبعاً ویندۆز زۆرترین بەکارهێنەر هەیە لەو کاتۆ ئەتا ئێستاش لەو کاتەوەی کە دەرچووە طبعاً دوای ئەوە یەکێک لە بڕیارەکانیدا کە لەگەڵ لینوکس ئاش بوونەوە کەمپینێکی ڕاکەیان بە ناوی ئەوەی مایکرۆسۆفت لینوکسی خۆشوێت طبعاً زمانی ستیڤ بالمەر چەند جار وەسفی لینوکسی دەکرد کە ئەوانە شێرپەنجە سەرەتان دەبی بە هەموو شێوەیەک لە شێوەکان لەناو ببرێن لەبەرەوەی ئەوانەیە کە ئیش لەسەر لینوکس دەکەن ئەو دیڤەلۆپەرانە زۆر شت هەبوو ئەپلیکیشن هەبوو یان بەرنامە هەبوو بەس لە مایکرۆسۆفت بەردەست بوو بۆی بتوان تەتەوە بە ئیشکی خۆیان بکەن ناچار بوون مایکرۆسۆفت بەکاربێنن ئیتر ئەوە ساتی نەدەڵە ئەو شتەی لابر هەروەها وای لە دیڤەلۆپەرەکانی لینوکس کرد کە بتوانن سێڤیسەکانی ئەژور بەکاربێن طبعاً ئێستا پێشوی بێمە سەر ئەوەی کە بێزگەلەوەی کە
لو كلاودي كردو طبعا خوتان باش دزانن منافسه لكومبانيا كاني تكنولوجيا وكو منافسه لكومبانيا تريني لما زال كانت لبروي او بارك شيء كهانه كومبانيا كاني تكنولوجيا بارك خيالي يعني دبي زور بزيرك بزور جيرانه وزورش بتواني منافسه شركه كي باساني هناك يعني استابون من شركيه كي وكو قطريه يعني فلاي اماريتس او شركانه لو انا دهات يعني صالانه بمليار بي بس قازان يعني لو انا 10 مليون دولار بي لبروي او بار زوري كديت دستيان هموي بس او باري بودزي تشغيليه بودزي ايش بيكنا لبروي كوستي اشتكاني جرانا تيار جرانا سيرفيسي جرانا بنزين جرانا هاتوسو يعني لما طارن كاو شينانا بكري رجلن هموي جرانا يعني تر بارك زور نعملته بس شركات التكنولوجي او بارك دس يعني كي بشي زوري دمينيتو بويا هميان عملاق لو بارك هي بويا كعملاق لو بارك هي يعني بيبزاني او بارا زتون بكاريني تون ركابري بكي لقل كومبانيا كاني كركابري سرسختي تونا طبعا دوي او ك ساتينا دلا دستي بوشتانه كرو لقل لاينوكسي هستا توزا كوبيريشني كر لقل اوي يعني لقل دروبوكسي شي كر لقل كومبانيا كانت وكو امازون ايشي كر بوي بتواني سيرفيس كاني مايكروسوفت ورو ليفل كتير با يعني اوي مايكروسوفت كارديني حصرنا ببزلوي مايكروسوفت طبعا هر وها او سيستمي بكاريني وكو ابل كايكو سيستم بون منتو لينكدين تي سكايب تي مايكروسوفت اوفيس تي هم يربط كير با كلاود كاني اجور وكو مثلا او كلاود هي شلون اوفيس سوشيال سبينزي تو زيادة لنفرق دتواني يجلس نفسي فايل بكا لنفسي كاد لدوش يعني زياواس طبعا او سيرفيسي اكتف كر ويلي كر مايكروسوفت سوشيال سبينزي دروس كر كخلق مانغانا بارا بدا مقابله وي كمانغانا بارا بيشتر بيك زاري بارا كزور دا استا مانغانا بارا كي كمو مجموعه مواصفات كثير شي بو زياد كر بو يخلق بفول قناعته بارا بدا طبعا دوي او تيتري كر دوي او مجموعة شركية كي كريو بونمنا لينكدين كريو كب 6 مليار كريو كبس باردهاتي او شركة نزيكي صار مليار دولار وهروا ماينكرافت كريو ب 2 مليار ونيو دولار استا خوتان زام ماينكرافت لچوي جيت هابي كريو هروا بو اخيرانا كومباني اوبن اي اي كريبو بو تشات جي بي تي كاوسط زي لسدروس بوكي كمين كومبانيا بوكا تشات جي بي تي فيرجن دومين بلاو كدو كلناو بينجي بلاوي كدو او ابليكيشن او سيرش انجينير هروها يعني دونر كومبانيا مايكروسوفت خاواني اكس بوكس يعني لسن مازالك او مازالاني تطور بيكر هروها او اكتيفيجن او شركه كبو اخيري هولي دابي كرتوا بس دوای بزم هەڵوەشاوە دووبارە هەوڵی بۆ دەدەنەوە ئیتر ئەو هەموو شتەی کرد يعني پێشتر کۆمپانیای مایکرۆسۆفت پێنجەم بوو لە تۆپ 5 تۆپ 10 ئەو شەریکانەی کە سێرڤیسی كلاوديان هي استا لدومين كومبانيا باش امازوني بيش جوجل كوتوتو طبعا بو كساني كزانياريانيه مثلا ويب سيرفيس بون من استا لخصخانه دوام دكم اما سيرفيسي خاص خصخانه خومان هي او سيرفيس مان لوك او سيرفر مان عفوا سيرفر خاص خومان او سيرفر مان لوكال يعني او داتا يعني كما همان لوكالي لناو سيرفر خاص خومان خزني لكن بس او سيرفر الراس لوكالا لبنستي خومانه بس بارتشي زور زياتي ترسي وعطلاتي لوانه زياتر بي ومشاكل زياتر مشكله بدي بام وسطاي بين مسريان او بكم هاك نكريم او شتانه او انا هم او بس انك نفري ترتب كارني مثلا ام بيستم با سبيسك بمساحك بو الى سيرفر بو بكاربين بو سيستم كامل دسم لمايكروسوفت يعني لامازون لو انا بكري رقم ببارتشي مانغانا بارك بو من كمتر رادوستي لهمان كاتيشا هرتا عطلك مشكله كبي اوان خوان او اذا كانوا هروا مازال عطلج نالن يعني او نسبه او عطلاني كروددا زور كما يتر مايكروسوفت لو بو دومين كومباني العالم بيش يعني جوجل كوتو دواي امازون استاي كما العالم كالسيرفري كهيتي بكريدا اونلاين بو شركات او مازال استان زيكي ماركت كابي او مازال دوسطو سل مليار دولار لو انا صاير بقات 1 تريليون دولار يتر ايش لسه او شنانه كبار دروز زكاتن كومباني مايكروسوفت ك 2014 قيمه تسويقي ماركت كاب كي 600 مليون دولار بو استان زيكي 2.4 تريليون دولار دوي او كساتينا دلا بو نو صالي دستي بيكدوا ك او بوستي ورغدوا هروها دهاتي لنزيكي 7 مليار دولار لصالي 2012 استا دهاتي نزيكي 200 مليار دولار يتر بزانه شركه لتي شوينك بدت شوينك بس بتسي
بەڕێزگرتن و احترام و تەشجیعکردنی موظف و اهتمام بۆ موظفانەی کە خاوەنی بەهرەنە یان ئەو موظفانەی کە بیرۆکەیەکی جیاوازیانە یان ئەو موظفانەی کە لە مەجالێکی تەتەوریان کردیە و هەروە وێلێکردن ببنە خاوەنی بڕیاری خۆیان ئەو کەلتوری بڵاوکردو لە ناو کۆمپانیەکە خەڵک ڕێز لێ خەڵکی بگرێ ئیتر نەک ستیڤ باڵمەری دەڵێ مهەرج و کڵام و کە داهاتە سەر شاشەی ینی کە پرۆدەکتەکی بڵاو دەکردەوە وەکو لەگەڵ ڕێزم وەکو مەیمون هەڵەپەڕی هەموو شتێک بە هاتووار ناکرێت و جارێ باسی ئەوتان بۆ نەکەم لەو کاتێک کە ستیڤ باڵمەر ئەوە بوو لەسەر ئەوە بوو ئەپڵ هەر ینی شەقشەقەی بە مایکرۆسۆفت کرد لە هەموو مەجالێکی لە مەجای MP3 پلێر لە مەجای تەلەفۆنی حتا لە مەجای ماکبووکیش ئەو ماکبووکی کە ئێستا گەیشتە ئەو لێڤڵەی تێربوون و ساتوریشن ئەوە هەموو بەردی بناغەکەی ستیڤ جۆبز داینیا لەو کاتێک کە بیدات کە هاتەوە دوای ئایفۆن و ئەوە ماکبووک ئێری بڵاو کردەوە و ماکی بردە ئەو لێڤڵە و سیستەمی ماکینتۆشی ئەوها بەرەو پێش برد و ئێستا زۆربەی خەڵکەکی زۆر لە دنیا سیستەمی ماکینتۆش بەکارێن ویندۆزی بەکار ناین ئیتر ئەوە هەموو لە زمانیوی بوو کە ئەو کابرای ئەوەندە بە کەلەڕەقی و بە بێمێشکی ئەو شەریکەی بەڕێوە دەبر ئەو شەریکی بردبووە لێوارەکە یعنی ئەگەر ئەوها بەردەوام بەلاوانەوە شەریکی ئێستا ئیفلاسی کرد بەیان و شەریکەیە ببا لە تۆپتێنی عالەمیش نەبا ئێستا و بێزگەلەوەی مایکرۆسۆفت ئێستا لە مەجای هاردوێری زۆر تەتەوری کردی ئەو هەموو کۆمپیوتەرەی سێڤرسی بڵاو دەکاتەوە سێڤرسانە ڕۆژ بە ڕۆژ و ساڵ بە ساڵ باشتر دەبی یعنی دەتوانم بڵێم یەکێکە لە کۆمپیوتەرە هەرە باشەکانی ویندۆز یعنی دەتوانم بڵێم ڕکابەرێکی سەرسەختی کۆمپیوتەرەکانی ئەپڵە ماکبووکەکان ئیتر هەمووی بەچی بە گوێگرتن لە عەقڵ دەنگی عەقڵ ڕێزگرتن احترامی موظف قدری موظف ئیتر ئەوەیە مۆزوعەکە بوو بروم ڤیدیۆیەکە تۆزێک دوور و درێژ بوو بەس ئەو ویستم ئەو معلوماتانەتان هەموو بۆ لەگەڵ یەک ئەوە بکەم لەگەڵ یەک ڕەبت بکەم ئەوجا لێم تێبگەن کە مەبەستم چیەلەوەی یعنی ئێستا حتا مسلسلەیەکشی ئێستا سەکسێشن کە باسی وێستەر کۆمپانی دەکا کە کابرایەکی صاحب شەریکەکە کە شەریکێکی دانایە CEO هەموو ئیدارە دەیانەوێت لای بن پێیان لا ناچی لەبەرەوەی کابرایەکە بە عەقڵێتێکی زۆر غەریبە شەریکە بەڕێوە دەبا لەوانەیە عەقڵێتەکەی باش بی بەس لەوانەیە مۆدێلی نەمابی ئەوە ینی بەسەر چوبی دەبی یەکەکی گەنج بێ دەبی یەکێک بێ صاحبی بینینەک و ڤیژنەکی دوور و تازە و جیاواز بێ بۆ ئەو شوێنە بگرێتەوە بوورە ڤیدیۆیەکە زۆر درێژ بوون بەس ئەوە ویستم ئەو شتانتان بە تەفاسیلەوە پێ بڵم سڵاو بەس ئەگەر ئەتا گەیشتی ئێرە ئەو ڤیدیۆیەکە تەماشاکردی بە جددی جێگای ڕێزی هیوادارم لایک و سەبسکرایبی ڤیدیۆیەکە لەبیر نەکەی زۆر سوپاس